ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێ و پێشوازیکردن لە گەشتیاران تەواو بووە و هەرێم ئامادەیە پێشوازی لە گەشتیاران بکات. وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانش دەڵێت ئامادەکاریەکان تەواو کراوە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە تایبەتی گەشتیاری زستانە. بۆ ئەوەش هەموو شوێنە گەشتیارەکان ئاگادار کراونەتەوە و ئامادەکاری تەواویان کردووە. بۆی بتوانین لە زستان گەشتیار ڕابکێشین. بۆ ئەمەش لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆکیش چالاکی واکراوە بە هەمان شێوە. ئامانجیشمان ئەوێ بتوانین لە وەرزی جستانە هەم گەشتیار ڕابکێشین و هەمیش پەرە بە شوێنە گەشتیاریەکان بدەین لە وەرزی جستانە بە تایبەتی لە کاتی بەفربارین و گۆڕینی ئەو دیمەنانەی کوردستان کە دەگۆڕێن و هەمووی دیمەنی سپی دەپۆشن. ئەمانە جێگای سەرنجی گەشتیارانن. پارێزگاری هەولێرش دەڵێت ئامادەکاریەکان لە هەموو لایەنەکانەوە بە تایبەتی لە ڕووی ئەمنی و گەشتیاریەوە تەواو بووە. بەڵام ئەم ساڵ بەهۆی شەڕی داعش و قەیرانی داراییەوە ئامادەکاریەکان جیاواز دەبێت و ئێمە وەکو پارێزگا هیچ جۆرە چالاکیەکمان نییە. بەڵام کۆمپانیەکانی کەرتی تایبەت و شوێنە گەشتیارەکان ئامادەکاری تەواویان کردووە و ئێمەش ئامادەین هاوکاری ئەم بکەین. ئامادەکاریەکانی کە ئەمساڵ جیاوازە باکی چەند ساڵە قەیرانە و بابەتی هەرێمی کوردستان لە شەڕی تیرۆریستانی داعشدایە وەکو ساڵانی پێشونە بە تاکید. بەڵام بۆ کەرتی تایبەت بۆ بە شێوەیەکی تایبەت کە خەڵک لە ئاهەنگ دەجێڕی لە هۆڵەکان تایبەت بەوە هەموو ئامادەکاریەکانی پێویست لەسەر دەستگاکانی ئیداری و ئەمنی هەیە کراوتە بەر و مۆڵەت بەو شوێنانە درایە کە ئاهەنگەکانی سەری ساڵ خۆیان وەکو کەرتی تایبەت دەیجێڕن. دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ئاشکرای دەکات ئەو پلان و بەرنامەی بۆ پێشوازی لە گەشتیاریان دانراوە سەرکەوتنی بەدەستهێناوە. بە جۆرێک تەنها لە 9 مانگی ئەم ساڵدا ژمارەی گەشتیاران گەیشتووەتە 1,100,000 گەشتیار. ئەوەش بەبراورد بە ساڵی 2015 ژمارەکە نزیکەی 2 هێندە زیادی کردووە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.